لەبارەی ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە و ئەو خزمەتگوزاریانەی دیکە کە لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری بێ بەرامبەر پێشکەشی هاوڵاتیان دەکرێت لەگەڵ دکتۆر نیهان عوسمان عەبدوڵڵا سەرۆکی بەشی چاو لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری گفتوگۆ دەکەم. دکتۆر نیهان زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. وەک خۆتان گوتوتانە کە بۆ یەکەمین جارە نەشتەرگەری تۆڕی چاو لە نەخۆشخانەکەتان ئەنجامەدرێ. بۆمان باس بکە کە چۆن بۆ ئەم نەشتەرگەریەتان ئەنجامدا و ئامێری پێویست دیدی لەبەردەستایە ئەمە خۆکۆتا نەشتەرگەری نابێت لەم جۆرەکە بۆ هاوڵاتیان ئەنجامیەدەن. بەێ سەرەتا زۆر سوپاسی کەناڵە بەرەزێتکەتان دەکەم. بەر لە ئێستا هەموو نەشتەرگەریەکانی چاو بەس بژ لە تۆری چاو دەکرا لە نەخۆشخانەکەی نەخۆش هەولێری فێرکاری بەر دوو مانگ دوای هاتنی دوکتۆر عومەر عوسمان شکێ پسپۆری نەشتەرگەری تۆری چاوە ئامادەکاریمان کرد کە بتوانین ئەو نەشتەرگەریە بۆ یەکەم جار لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری بکەین. الحەمدلله ئەوڕۆ بەسەرکەوتووی نەشتەرگەریەکەمان ئەنجامدا و ئینشاڵڵا بەردەوامیش دەبین. زۆر باشە. دکتۆر ئێوە تواناکانتان چەندە؟ دەتوانن ڕۆژانە چەند نەشتەرگەری لە بەشی چاو لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری بۆ هاوڵاتیان ئەنجام بدەن؟ کاتی نەشتەرگەری بەیانیان هەر پسپۆرێکی جەراح دەتوانیت لە بینی 8 بۆ 10 نەشتەرگەری ئەنجام بدات چکە لە کاتی داوامی بەس بەڵام نەشتەرگەری تۆری چاو کاتی زیاتری دەوێتن ئەو ژمارای کەمترە. بەڵام محاولە دەکەین ڕۆژانی ڕۆژانە ئەوە نەخۆشخانەی سەردانی بدەکەین بە باشترین شێوە خزمەتیان بکەین. بەڵێ دکتۆر زۆرینەی ئەو چارەسەرانەی ئێوە لە بەشی چاو لە نەخۆشخانەکەتان پێشکەشی هاوڵاتیانی دەکەن چین؟ نەخۆشیە زۆر باوەکانی کە لە چاودا هەن چین؟ زیاترین نسبەی نەخۆشی چاو ئەوانەیە کە پێویستیان بە چاویلکە هەیە ینی زایفی چاوە ئەوانەیە کە پێویستیان بە نەشتەرگەری هەیە ئاوی سپی زیاترین ڕێژەی هەیە. دوای ئاوی سپی نەخۆشیەکانی وەکو زەختی چاوە بەدەرێن ئاوی ڕەش، نەخۆشی پێلووی چاوە یان نەخۆشی بۆری فرمێسکە. نەخۆشی تۆری چاو نسبەیەکی کەمە لە نەشتەرگەریەکانی چاو بەڵام چونکە نەشتەرگەریەکی زۆر حساسە یعنی هەموو پسپۆرێک هەتە پسپۆری وەرگرتنی پسپۆری لە بوارە زۆر زەحمەتە، نەشتەرگەریەکی زۆر حساسە و وەختیشی دەوێتن. دکتۆر لە ماوەی ڕابردوو زۆر جار هاوڵاتیان ینی بۆ چارەسەر ڕویان دەکردە نەخۆشخانە تایبەتیەکان، بەڵامی دی ئێستا خەریکە دەگەڕێنەوە ڕوو دەکەنە نەخۆشخانە حکومیەکان کە بێ بەرامبەر چارەسەریان پێشکەش دەکرێت. متمانەی هاوڵاتیان چەندە بە ئێوە کاتێک دەیانەوێت بێن لای ئێوە چارەسەر وەرگرن؟ خۆی نەخۆشکە دێتە خستەخانە ئەمە وەکو یەکێک لە عایلەی خۆمان حساب دەکەین، یانێوی دێتە خستەخانە وەکو خوشک برا و داکی بابی خۆمان حساب دەکەین، وەکو نەخۆش علاقەی بینیمەوە نەخۆش علاقەیەکی زۆر باشە چکە مقابلەکەی ینی ئەمە وەکو ئەندامەکەین لە تیمی کە گەورە پێدەرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی خزمەتیان دەکەین. نەخۆشەکانیش ئەلحەمدوللا زۆربیان کە دێن بەس هەندێک قەلەباڵغیەکەی خاصن لە استشاریەکان هەیە، ئەوش بەهۆی ئەوەی کە وەزعی مادی خەڵک لەو فترەیە هەندێک باش نییە، ئەلحەمدوللا نەخۆشەکان لە نەخۆشخانەکان ڕازینە. باشە. دکتۆر ئەو چارەسەری نەخۆشیەکانی چاو کە هاوڵاتیان پێویستیان پێی دەبێت هەمووی لە نێو نەخۆشخانەکەی ئێوەدا بەردەستەیان هاوڵاتیان ناچار دەبن بۆ هەندێک لە چارەسەر ڕووبکەنە نەخۆشخانە تایبەتیەکان؟ زۆربەی چارەسەرەکان ئێستا بەس تۆری چاو نەبیتە نەشتەرگەری تۆری چاو، ئەوش ئەوڕۆ دەستمان پێ کرد بە ئامادەکاری و یەکەم نەشتەرگەریمان کرد. ئینشاءڵڵا بە پشتگیری جەنابی سەرۆکی حکوومەت و جەناب وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی و ئیدارەی زۆر دەستسۆزی خستەخانەکەمان هەوڵ دەدەن ئەویشەی بەردەوام بین. باشە. پلانتان هەیە هیچ بەشێکی دیکە لە یاخود هیچ بەشێکی دیکە لە نێو نەخۆشخانەکەتان تایبەت بە چاو زیات بکەن؟
ئینشاءالله لە ماوەیەکی زۆر نزیک بەشی نەخۆشی گلوکۆما یان زەختی چاو پێدەرێن یان ئاوی ڕەش بە کوردیەکەی پێدەرێن ئەویش ئینشاءالله دەست پێ دەکەن ئامادەکاریمان کردووە پزیشکی پسپۆریشمان هەیە زۆر بە ئەزمونە ئینشاءالله لەو نزیکانە ئەوش دەست پێ دەکەن دەستخۆش زۆر سپاس دەکەم دکتۆر نیهان عوسمان عەبدوڵڵا سەرۆکی بەشی چاو لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری دەستخۆش